بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشويستانم لخزمت كتاب نيابي مختصر منهاج القاصدين جيان بسر أبن. أم كتاب نيابا إمامي غزالي نوسيتي ودوجار كرت كراوته استئم لخزمت أم كرت كراوين بشي شوارمي أم كتاب باسي منجياتكات شون بقينا لاي خوا، شون أقينا لاي رب العالمين بچ شوازك يا رقاكان كامانا كزوبر وخوامان أبنو منجين ورزقار كرن. بابي شتايبت من لم بيناوا دس بكروت من بابي نية إخلاص وصدق. سي كلمة بكاري هنا إمام غزالي نية إخلاص صدق. نية إخلاص يكن لو بتاني زوريني كات لإنسان تيكتشن وتصور كان نية إخلاص يكشته. بۆیە ئیمامی غەزالی لێرە هەردووکیانی جیا کردوێتەوە بابی نیەت دەرسانی پێشوو باسمان کردو ئەمڕۆ باسی ئیخلاسەکەین. جیاوازێکی دەقیق لە نێوان نیەت و ئیخلاسا بریتیە لەمەی کە نیەت ئەو پاڵنەرەیە کە ئینسان کاری پێ ئەکا، سەواون بۆ خوا بێ بۆ غەیری خوا بێ، هەر شتێ پاڵ بە تۆوە بنێ ئەو پێوترێ نیەتی تۆ. بەڵام ئیخلاس واتە یەکلابوونەوە بۆ خوا جەلە جەلالوه. هەر کارێک ئەیکەی تەنها لە پێناوی ئەوە ئەیکەی، بۆ ئەوی ئەکەی. ئەمە جیاوازێکی دەقیقە لە نێوان نیەت و ئیخلاس. لەبەرەوەی ئیخلاس لە ناو نیەتایە زۆر کات ئینسان لی تێکەڵە بێ، بەڵام بەمە جیا ئەبێتەوە. بە نمونە ئەگەر کەسێک لە پێناوی خوایە جەنگ کات، ئەوە جیهادە و خەڵک لە پێناوی خوایە هەموو شەڕەکات. ئێمە دڵەکان نازانین لەوەچە کەسێک هاتبێ بۆ ئەوەی حەمیەتە لەبەر خاتی خزمەکانی هاتبێ، لەبەر خاتی قەوم و عەشرەتی هاتبێ، تەعەسسوبێ گرتبێتی هاتبێ، کەسێکیش تەنها لەبەر زاتی پاکی ئەڵڵا هاتوو. ئەم دوانە زۆر جیاوازن. هەردووکیان جیهادەکە ئەکەن، کردەوەکە ئەکەن، هەردووکیان نیەتیان هێناوە، پاڵنەرێکیان هەیە بۆی ئەم کارە خەیرە بکەن، بەڵام سەیرەکەی دانێکیان قبوڵەکرێ، دانێکیان قبوڵ ناکرێ. ئەمەیان نیەتی هەبووە قبوڵەکرێ، بەڵام ئیخلاسی نەبووە. حتا نوێژ مەسەن دوو کەس پێکەوە نوێژەکەن، پاڵنەرێک پاڵی بە هەردووکیانەوە ناوەکە نوێژکەن. یەکەمیان نوێژەکە و دووهەمیان نوێژەکە. یەکەمیان کە نوێژەکەی جێبەجێ ئەکا عینەن نیەتی هەیە و دووهەمیش نیەتی هەیە، بەڵام یەکەمیان نیەتەکەی ئەوەیە کە خەڵک پێ بڵێن کەسێکی باش لە پەنای ئەم نیەتەیە شتێکی تر خۆی شاردوێتەوە کە بریتێ لەوەی کە تەسکیەکی خەڵک بێ و تەربیەیەکی خەڵک یان خەڵک بە باشەیەک باسی بکە. دووهەمیان تەنها لەبەر خاتی خوا نوێژەکەی جێبەجێ ئەکا. ئەمەی دووهەمیان ئێمە پێ ئەڵێن ئیخلاس. واتە نیەت لە هەموو کارێکی باش و خراپە هەیە، بەڵام ئیخلاس تەنها لە کاری باشە و چاکەکانە هەیە. یان هەرچی کارێکی عەبدایەتی هەیە نیەتی تەبیعیت هەیە، سەواون بۆ خوای بکە یا بۆ غەیری خوا. تەنها ئەوانەیان کە لەبەر خاتی خوا کراون ئەوانیان ئیخلاسیان تێدایە. بۆیە رب العالمین لە قورئانە ئەفەرمێ وما ئومروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين. فەرمانیان پێ نەکراوە کە کردەوە چاکان جێبەجێکەن و عیبادات و پەرستەکان جێبەجێکەن ئللا بۆ شێوازە نەبێ کە عەبدایەتێکی زۆر ساغکەن، مخلص بن، تەنها دڵیان ذاتی ئەڵڵای تیا بێ. ئەلا لله الدین الخالص. لەوەچێ کەسێکە بێ لەگەڵ ئێمە دیندار، بەڵام کام دینداریە قبوڵەکرێ؟ ئەوەی تەنها بۆ ذاتی پاکی پەروەردگار جێبەجێ ئەکرێ. لە فەرمایشتێکە هاتووە کە ضعف و انقطاع لە فەرمایشتەکە هەیە، ئەفەرمێ ئەخلص دینەکە یەکفیکە القلیل من العمل. ئەی معاذ، ئیخلاسێکی تەواو خۆ یەکلاکەرەوە بۆ خوا، دڵەکەت ساغ بێ بۆ خاتی خوا، ئەو ئیشت جێبەجێ کە دینەکەت ساغ کەرەوە، ئەگەر کردەوەی کەمیشە کردوێ بەستە، خوای گەورە عەفوتەکات، چونکە سەیری دڵەکان ئەکا، ئەو سەیری ئەوە کات چەندێ لەبەر خاتی خوا جێبەجێت کردووە. فەرمایشتەکە دەرسانی پێشوو چوونە خزمەتی کە ئەفەرمێ مەلائیکە کە کردەوەی ئینسانەکان دووشەمان و پێنجشەبان ئەبەنە حوزوری رب العالمین و بەرزی ئەکەنەوە. إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفعه. ئەگەنە حوزوری خوا ئەفەرمێ رب العالمین ئەفەرمێ ئەمەیان لابرن ئەویان قبوڵکەن، چونکە مەلائیکە ئەگەیان لە دڵی ئینسان نییە، کردەوەکان ئەنووس.
كي ئاگای لە دڵەکە هەیە ڕەب العالەمین لە فەرمایشتێکە ئەفەرمێ کاتێک کە عەبدەکان هەر هەمووی بەرز ئەکەنەوە ئەڵێ یەکێک لە عەبدەکانە بێڵێ خوا ئەیان ئەم عەبدە ئەو هەموو کردەوەی کردووە تەسکیەکی زۆر گەورە ئەکەن مەلائیکە لە بەردەم ڕەب العالەمینە وحیان بۆ ئەفەرمێ أنتم حفظة على عمل عبدي إيوه حفظنوا بس أو أنا كردوي عبدك أبينا وأنا رقيب على ما في نفسه من خم مراقبة وكم لدلو درونياتي لبرشي كردويتي أفرمي أم كردو الزوراني كعبدك أم كردويتي لبرخاتي من ني كردوا ناوي عبدك لسجينا بنوسن لعلينا منوس بويا إنساني مسلمان أبي الزور أجاي لمسألة إخلاص بأم فرمايشتنا هم يجرنجي إخلاص بأما أدن حسني بصري أفرمي جاري كان داستانك من بو إجرته جاران ما وصاني أني زور أو داستانيان إجرايوه واقعا أو داستانك حسني بصري إجرايوته وزورك لا دواي حسني بصري لكتبي أهل تصوف وتزكية همو باسي أو بابا تكراوة أوش أوي أفرمي كسيك بيني دارك لمنطقك أو أنا أبرستري خلق أسن أي برست عبداتي بو دارك كان دار برست الله أمش برياي دار لبرخاتي خوابتي أو دار ببري توريكي قوري هل قرتو بسم الله إلا كردو الرشد الله الشيطان رقاي بيقروتي بو شوي والله أسم أو دار أبرنو بو شي إبريتو تي خلق عبداتي وغيري خواك مش قبولنا كمو نهي لمنكره كمو راقري لمنكره كمو إبرنو الشيطان وتي نهيالم بيبريتو الله زوران بازيان قرد هرچی شيطان محاولة كر شيطان يا بعرزة خريو بيكوجه وتي ممكوجه شتيكي زور سهل بس وازلم داره بينا همو رجع 2 دينار تيمي وتي جا چون 2 دينار كم اديت تي همو بيانيه بس بشتيكو برس كرو 2 دينار تي اوش كم وستا وكر ام بياولا دروزن ناچه دموچاو تي باش بابزان شلون بي قرايو مالي خوي بياني بشتيكي برس كرو 2 دينار تي ابو فعلا 2 دينار هل قرد روجي دواتر سيري كردو دينارك نماو انت جا چارتك بزان شلون دارك ابرم حالا ام جاره هاد بو دار برين شيطان ري بيغرته وتي بو شوي وتي والله اسم دارك ابرم بتوريو تنالم دارك ابرم زورا ناقر ام جاره الشيطان ياي بعرزه بدان بعرزه كي بو شوازه كهيج نفسك خريو بيكوجه ان جا بيودوت يوم الشيطان جاريه كم لبرخاتي خواها تبو يزور باساني ظالبوي بسرمنا بس ام جاره لبرخاتي 2 دينار هاتبوي بو يزور باساني تو بدن بعرزه بو انسان اگر ناقدي ضلي خوي ابي او كردوا كايكي تنها لبناي خويا بيكي طبعا بابته زور ورده يعني انسان مثلا او اسما هاتو انت مزقوته نيوجك همو من حزكن خلق بيمان بالله انساني تشاك ايا وتني خلق بو اوي كتو انساني كي باشي ايا اما اكاته اوي كرقر بلا اخلاصت رقرنا بلا اخلاصت اخلاصك اتواني بتشاكي جيبجيكي لهندكاتي پنهانا اخلاصك تو درك چنك تو كردوكان لكاتي پنهانا جوان جيبجيك ايا نوشه فوتي لكاتي پنهانا نوجك نفوتان لكاتي پنهانا دليلي اوي كتو هيزك بالت بيو انك لبرخاتي خوا جيبجيك كردوكان اي اگر جود ندايره بيشاوي خلق جيبجات كردو دواتر نت كرد علماء فرمون دليل لسر مسألة إخلاص وعدم إخلاص تركة نك كرت كردنوا طبعا ما بابتي كي ورده حاسه كان بدل اقاتان ليبه اگر نوجكت نكرت كاتيك خلق اقاي ليت نبو ديار او نيته او نوجت تنهل برخاتي خلق كردو بلام اگر نوجكت كرت بلام كمو كريكي تيابو تمليكي تيابو افرمو ولا بيناي خلق نت كردو اخلاص تيت شلون افرمون همو مجلس ومقامك همو موقعك جورك الروحيات بو انسان دروسد قد او نجيك لما الله ايكي وكوهي مزقوت درناش بركتي مزقوت بركتي جمع مسلمانان بيك وما همو هاندرن بوتو بو زانان افرمون اگر تشوي تمالك و تو قد شو نجر نكردو حزت كر شو نجكي ايا شو نجك اكي يا نايكي ابي هستي بيكي او موسمك اخوا بي عطا كردو نفحيك الرحمه برو جيب جيك ما ترسل لوي بلا بوريانيه لبرخاتي خواتو جيب جيك هر كردوية كتركت كر اگر خلق شاوي لين ابو او اخلاصي بهيش وازكتياني او لبرخاتي غيري خوا كراو اگر هاتو كمو كريكي تيابو
دڵنیا بە کەم و کوڕەکە شوێن و مووقع وای کردووە لەوێ باشتر بێت لەوێ هەندێک جار لەوە چێ بە تاقی تەنهابی زۆر عەبدایەتیە بکە لە ناو مزگەوت جوانتر ناکاتەوەی لە ناو مزگەوتە کە بڵێ وەڵا ئەوەی ناو مزگەوت بۆ خوا نەبووە نە بگرە ئینسانی موسڵمان هەموو یاساکانی ئەبەم شێوازەیە هەموو ئەو لەحظانەی کە عەبدایەتی و تاعەت جێبەجێ ئەکە بەینی خۆی و خوا ئەگەر هات و ئەم تاعەتانە کاتێک کە کەس ئاگای لێنێ تەرکی کرد دلیلی ئەوەیە ئەوەی لە پێناوی خۆیان جێبەجێ نەکردو بە تایبەتی فەرزەکان ئەبێ ئینسانی موسڵمان زۆر هوشیاری فەرزەکانی بەخوا ئەمڕۆ ئەم ئومەتە بۆیە گیرۆ دەبووین نوێژی بەیانی کەیشێکە لە فەرزەکان تەرکمان کرد غەیبەت کە گوناهێکی گەورەیە کردومان بۆیە زۆر کات دەست بەرزەکەینەوە دوعا ئەکەین دوعاکانمان گیرە نابێ هاوار و ناڵا بەرزەکەینەوە بۆ لای ڕەب العالەمین لێمان قبوڵ ناکە هۆکارەکەی ئەمە ئەم کەم تەرخەمیە گەورەمان هەیە بۆیە عەزیزانم زۆر کات پرسیاری ئەوم لێ ئەکرێت لەلایەن گەنجانەوە کە ماوەسا من هەستەکەم تووشی ڕیا ئەبم ئەچمە ناو مزگەوتەوە شێوازێکم ئەچمە دەرەوە شێوازێکی ترم دەرسانی پێشوە عەرزم کردن حەنزەلە بە هەمان شێواز بوو لە خزمەت پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم کەسایەتێکی تری هەبوو لە دەرەوە کەسایەتێکی تری هەبوو ئەو هێزە بە قووەتەی نەئەما کە لە دەرەوە بتوانێت وەکو ئەو شوێنە بێت کە پێغەمبەریانی صلی الله عليه و آله وسلم تایە بۆیە ئێمە ئیماندار علامەتمان بۆ ئەوەی بزانین کردەوەکانمان مخلیصانە جێبەجێەکەین یان نابریتە لەوەی کە ئایا ئەیکەین یان نایکەین ئایا نوێژە فەرزەکەت کە کەس ئاگای لێ نییە هەر جێبەجێ ئەەکەی یا جێبەجێ ناکەی کەم تەرخەمیکردن و بچووکردنەوە یان درێژ نەکردنەوەی نوێژەکان با بڵێن ئەگەر نمونە بەس تەنها لەسەر نوێژ بێ ئەکاتە ئەوەی کە تۆ ڕیابازی ناکاتە ئەوەی کە تۆ ڕیابازی بەڵام ئینسانی ئیماندار ئەبێ بە وریایی لەم مەسئلە بڕوانێ و مامەڵەی لەگەڵا بکات چونکە هەندێک جار شەیطان لە شوێنی زۆر وردەوە بۆ ئینسانی موسڵمان دێ ئەخاتە ناو واقعێکی زۆر خراپ و شەیطان تەمان لە سەرەتاوە جەنگ لەگەڵ تۆیە ئەکا بۆی کردەوەی باش نەکەیت کە کردێ جەنگ لەگەڵ تۆیە ئەکا کە بۆ خوا نەبێ ئەنواع خوتوڕا دێنێ بە دڵتە بەڵام کەسی ئیماندار دڵەکەی ثابتە کاتێک کە نوێژەکە جێبەجێ ئەکا کەس هەبێ نەبێ هەموو جارە قسەیەکم هەیە بۆ گەنج ئەڵێم ئەی گەنج ئەبێ وا بزانی ئەگەر ئومەتی ئیسلامی هەمووی فەوتە لەم سەرزەویە یەک کەس ماوە موسڵمان تۆی ئەبێ ئەم دینە سەر لە نوێ سەرخەیتەوە ئەبێ بەو ڕۆحیەتە کارکە یەک بەشەر نییە لە سەرزەویان نوێژکات تۆ نەبی بزانم چۆن نوێژە جێبەجێەکەی بۆ ڕەب العالەمین یەک کەس نییە لە سەرزەویە داعوەکات تۆ نەبی یەک کەس نییە لە سەرزەویە بە ڕۆژ و بێت تۆ نەبی چۆن جێبەجێ ئەەکەی چۆن ئەم کردەوەی ئەڕازێنیتەوە بۆیە ئەم لایەنە کە عەرزتانەکەم هەر یەکێک لە ئێمە لای خۆیەوە ئەبێ کۆمەڵی یاسای دانابێ بزانێت چەندێک کردەوەکانی ناقد بێ بەسەر خۆیەوە چەندێک کردەوەکانی خالصە بۆ خوا چەندێک لەبەر خاتی خوا جێبەجێ کردووە چەندێک دڵی ڕۆحی تێکەڵە لەگەڵ دینەکەیە چەندێک تواوەتەوە بۆ دینەکەی بۆیە عەزیزانم ئەمە بابەتی یەکەمە کە غەزالی وەمان باسەکە بابەتی دووەم بابەتی یەکەم لە کردنایە ئەی تۆ ئەچی کردەوەیەک جێبەجێەکەی ئەتەوێت تاعەتێ جێبەجێەکەی شەیطان ڕێگری لێ ئەکا بە شتێکی بەسیط تۆی لادە ئەم جارە باسی کەسی تاوانبارەکە نمونەی دووەممان بۆ هێنێتەوە ئەفەرمێ حکایەت کراوە کە پیاوێک هەموو جارە جلی ئافرەتانی لەبەرە کرد و ئەچوە ناو حەمام و شوێنی ئافرەتە ئەڵێ یەکێک لە جارەکان مرواریەک ون بوو مرواریەک دیار نەما دەستیان کرد بە تەفتیشی ئافرەتەکە ئەڵێ ئەم کەسەش هەر ئەچوە دواوە تەنها یەک ئافرەت لە پێش ئەمەوە مابوو ئەڵێ هیچ چارەیەکی نەما تازە تاوە چی بکە ینی دەسەڵاتی نی ئەڵێ چاوی بەرز کردەوەتی یا ئیلاهی بەس ئەم جارە سەترم کە ئەبەد ئەم کردەوە بەدەی من خۆم دووبارە ناکەمەوە ئەبەد ئەم عسیانە دووبارە ناکەمەوە ئەڵێ سوبحان الله ئەم ئافرەتەی تاقە تەنها ئافرەت لە بەردەمیان مابوو مروارەکەیان لەو دۆزیە و ئاعتیزاریان بۆ ئەم هێنایەوە نەجاتی بوو لێرە ئەوێ غەزالی پێمان بڵێ کاتێک کە ئینسانی ئیماندار بە ئیخلاسەوە هاواری کرد لەناو گەرمەی گوناهەکانیا بێ خۆی گەور ڕزگاری ئەکا دەریێن ئیخلاس ئەوەندە گەورەیە بۆیە کاتێک کە ئەتەوێت داواکەی لە ڕەب العالەمین کردەوەیەکت بدۆزەرەوە کە تەنها لەبەر ئەو کردبێتێ بەو کردەوە داواکە خوایە فڵانە کارم لەبەر تۆ کرد وەرە بەهانامەوە بزان چۆن نیە بەهاناتەوە ئەوەش بەوە ئەکرێ کە ئاگار لە دڵە بوو بێ ئێمە زۆر کات دەست بەرزەکەینەوە نازانین چی بڵێن هەندێک جار بەو دۆستانە ئەڵێم
کاتێک کە دەستە بەرز کردەوە ئەگەر هیچ دەست نەکەوت لە بەردەم خۆیان بیڵێ بیری دەستنوێژ و غوسڵەکانت هەبێ ئەوە تەنها لەبەر خاتی خوا کردو کەس ئاگای لێ نەبوو تۆ دەستنوێژە گرتو ئەو توانی دەستنوێژە نەبێت نوێژیشکی دەست بەرزکە خوایەکیان بۆیە لە فەرمایشتێکە ئەفەرمێ الوضوء ئەمانە الغسل ئەمانە ئەوانە ئەمانەتی خوان لەسەر زەویە ئەمانەتێکە بە تۆ دراوە ئەم ئەمانەتە وەکو خۆی جێبەجێ کردووە هیچ پێویستە بە ڕیابازی نەبووە بۆیە کە ویستە داوای لێ بکەی خوایە لەبەر خاتی ئەو دەستنوێژە لە فڵانە بەیانیا گرتم لەبەر خاتی تۆ یا ئیلاهی ئەو دەرگا خێرم بۆ بکەرەوە دەرگا خێرەکەت بۆ ئەکاتەوە ئەفەرمێ معروفی کەرخی هەموو جارێ ئەی کێشا بەسەر سینگی خۆیە ئەی نەفس ئیخلاص هەبێ بۆی ڕزگار بی ئەگەر ئیخلاص نەبێ ڕزگار نابی ئەبوو سولەیمان ئەی فەرموو خۆشبەختی بۆ کەسێک یەک هەنگاو لە هەنگاوەکانی لە ژیانە تەنها لەبەر خاتی خوا جێبەجێ کردو ئەو هەنگاوە کە تەنها مەبەستی ڕەزامەندی ڕەب العالەمین بوو ئیتر خۆشبەختی بۆ ئەو کەس هەر یەکێک لە ئێمە دوای ئەوەی نیەت هەر یەکێک لە ئێمە دوای ئەوەی نیەتمان دامەزرا پێویستە هەوڵ بدەین ئەو نیەتە بگەڕێن بە ناویە وشەی ئەڵڵای تیادانین و بەس تەنها لەبەر خاتی خوا کردەوەکانمان کرد بە هەر کردەوەیەک بەیانی هەستای دەموچاوی گەشەوە پێکەنینێکت کرد بەرامبەر بە دۆستێکت نیەتت وەها بێ بە من دڵخۆشی بدەیتە دڵی براکەت تەنها لەبەر خاتی خوا ئەم زەردەخەنەکە بە ئەجرت بۆ بنووسری ساغ بە ساغ بۆیە ئەم سێشتەی پێکەوە هێنا نیەت ئیخلاص صدق ئەگەر نیەت نەبێ ئیخلاص نابێ نیەت ئاگا لێ نەبێ ئیخلاصە بۆ دروست نابێ ئەگەر هاتو ئیخلاصە بۆ دروست بوو چونکە هیچ ئیخلاسێک بەبێ نیەت نییە بەڵام زۆر نیەت هەیە بەبێ ئیخلاص زۆر نیەت هەیە بەبێ ئیخلاص نیەت هەیە لەبەر خاتی خوا نییە بەڵام هەرچی لەبەر خاتی خوا بوو نیەتێکی ساغی لە پشتەوەیە اینجا ئەگەر ئەم دوانەت ڕێک بوو ئەگەیتە پلەی صدیقین ئەگەیتە پلەی صدق اینجا ڕازگۆ ئەبی لەگەڵ خوایە ڕاست ئەکەی لەسەر ئەو شتێکە کردوتە جێبەجێت کردو ئێمەش عەبدایەتی ئەکەین طاعەتی ڕەب العالەمین ئەکەین لە هەموو بوارەکانە لە وشەیەکەوە لە سەلامێکەوە لە هەنگاوێکەوە لە کردەوەیەکەوە هەمووی تۆ مەجۆری تایە کەسی ئیماندار هەمووی نیەتەکە بۆ دەکا بە خێر و چاکە دەی وەرە بزانە چۆن ئیخلاص لە دڵتا جێبەجێەکەی لە ماڵەوە کەی بەرەو مزگەوت یەکەم هەنگاو یا ئیلاهی ئەوە یەکەم هەنگاونا لەبەر خاتی تۆ هەنگاو بەرەو لای خوا ئەنەی کاتێکەوە بە ڕۆژوو ئەبی شەو هەستا یا ئیلاهی بەخوا ئەگەر تۆ نەبی بەم شەوە هەڵناسم ئەتەوێ شەو نوێشکەی ئیلاهی تەنها لەبەر تۆ هەستام لە جێیەکەتە خەبەرتە بێتەوە ذیکرێکەکەی خوایە کەس ئاگای لە من نیە تۆ نەبی ئەم ذیکرە لە پێناوی تۆیە ئەکەم سەدەقە و خێرەیەکەی بە هەمان شێواز هەموو کاروباری ژیانت مسلمانێک کارێکی هەیە ڕێگەی پیشانەدەی کاری بۆ سەهلەکەی واستەیەکی بۆ ئەەکەی هەوڵێکی بۆ ئەدەی هەر یەکێک لەمانەی کە کردەوەی ئینسانی ئیماندارە کە جێبەجێەکە و نیەتە هێنە بە عەبدایەتی بۆ ئێنووسرێ ئەبێ لە ناو نیەتەکەشیا ئیخلاص بڕیار بدا و تەنها لەبەر خاتی خوا جێبەجێ بکە خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای گیان ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خۆت بەسەرمانەدا ببارێن یا ڕەبی خوای لەسەر جەم گوناهەکانمان ببورە خوای بمان گێڕە لەو عەبدانەی کە خۆت لێیان ڕازی یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای ئیخلاسمان زیاد کە یا ڕەبی خوای ئیخلاسمان زیاد کە یا ڕەبی خوای دڵمان دامەزرێنە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین خوای دڵمان دامەزرێنە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان کەڕەم و بەزەی و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای گیان مەمان دەرە دەستی خۆمان خۆت دڵەکانمان ڕاکێشە بۆ لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە هەڵەو کەم و کوڕێکمان لە عیباداتە هەیە لێمان خۆش بە عفومان کە یا ڕەب العالەمین بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم دەرسە و تەواوی دەرسەکانی ترمان لێ قبوڵ کە یا ڕەبی خوای ئەو کەلیماتانەی کە ئێڵێن پەروەردگارە لێمان قبوڵ کە مەی دەرەوە بەسەرمانە یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە هانای زەعیفی و زەلیلی خۆمان بۆ تۆ هێناوە خوای بارانی ڕەحمەتمان بۆ بنێرە یا ڕەبی خوای بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە خوایە تۆ خۆت خاوەنی هەموو شتێکی تۆ خۆت دەوڵەمەند و ئێمە فەقیر و هەژار و نەدار لە بەردەم دەرگای تۆیە خوای ئەوەی کە ئەمانەوە پێمان عەتاکە ئەوەی بۆ دینمان بۆ دنیامان چاکە خوای پێمان عەتاکە یا ڕەبی خوای یان سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە یا ڕەبی خوای سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە بە ئومەتی ڕەسوڵ الله حسابمان کە بە شوێن کەوتەی ئەو خۆشەویستە قبوڵمان کە
خوای گیان سلامی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان هیدایەتمان زیاد کە یا ربی خوای حیا و حرمەتمان زیاد کە یا ربی خوای حیا و حرمەتمان زیاد کە یا ربی خوای هانامان بۆ لای تۆ هێناوە خوای بەدەم هاناکانمانەوە وەرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین چۆن ئەلەم مەجلیسە ئاوا کۆبووینەوە خوایان ئاوا لە بەهەشتا لە حضوری خۆتا کۆمان کەرەوە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەور لە گوناهی منیش و ئێوە ژ ببوورێ و خوا لێمان قبوڵ کە